جارێکی تر ڕووباری سیروان بژایەوە و دیمەنی سەوزایی بۆ گەڕایەوە. ئەمەش دوای تەنها 8 مانگ لە لابردنی کارگەکانی چەولم لەسەر ڕووبارەکە کە ڕێڕەوی ئاوەکەیان گۆڕی بوو، هەروەها سروشتی ڕووبارەکەیان تێکدا بوو. تا ئێستا ئەم سەوزایانەی کە ئەیبینی بەم شێوەیە سەوز بۆتەوە هەنێ لە درەختەکان ڕاستەی پێشون، بەڵام ئەمانیان هەمووی درەختی تازەیە. ئەوەش وای کردو مەسەلەن سەوزایی بەم شێوەیە لە ڕووبارەکان نەمابوو. ئەوە بوو مەسەلەن ئەمانە هەمووی حەقلی غەسالەکان بووە، هەر هەموو سەوزایەکانیان ئەسووتاند و دوای ئەوە ئەیان بڕی و لە ناویانە برد. بۆیە لەو کاتەوە سەوزایەکی زۆر لە ڕووبارەکە گۆڕا و ڕێڕەوی ئاوی ڕووبارەکە لە شوێنی خۆیان ماوەتەوە و لە دەرەنجامە ئەگەر کەمپینەکە بەردەوام بێ و لایەنە ئیدارەکان بەو شێوەیە کە بڕیاریان لێداوە لەسەر بڕیاری خۆیان بەردەوام بن، ڕەنگە لە ماوەی ساڵێکی ترە ناوچەکە بێتە ناوچەیەکی سەوزایی چڕبێتە دارستانێکی چڕی بەردەوام و ئەبێتە شوێنێکی گەشتیاری بۆ دانیشتوانی ناوچەکە و ڕەنگە دانیشتوانی سوورەکانی تریش بێن. ساڵی ڕابردوو چالاکوانانی گەرمیان دژی گۆڕینی ڕێڕەوی ڕووباری سیروان و تێکدانی ژینگەکەی کەمپینێکیان ڕاگەیاند و داوای لابردنی کارگەکانیان کردو. ینی ئێرە حەقی غەسالە بۆ گەر کەمپینەکە فریان نەکەوتایە هەموو ئەم دارانەشیان لەگەڵ خۆیان لە مانگی 12 ساڵی ڕابردووەوە بە بڕیاری حکوومەت کارگەکان لابراون و لە ئێستادا ڕووبارەکە خەریکە تەواو دەبوژێتەوە. ڕێڕەوی ڕووباری سیروان وەکو پێشتر بگەڕێنەوە بە شێوەیەکی گشتی گەشەیەکی باش بکە و ڕێژەی سەوزایی لە ناو ڕووبارەکەیە زیادی کردووە و ئەتوانین بڵین کە کواڵیتی ئاو لەگەڵ پێشووترا جیاوازیەکی زۆر زۆری هەیە، چونکە پێشتر کواڵیتی ئاو لە ناو ڕێڕەوی ڕووبارەکەیە زۆر خراپ بوو لەبەرەوەی ڕێژەی مادەڕەقەکان و ڕێژەی لێڵی زۆر بەرز بوو، هەروەها ڕێژەی ئۆکسیجین کەم بوو. بەڵام خۆشبەختانە ئێستاکە بەهۆی ئەوەی کە ئێمە ئیشمان کردووە لەسەر ڕووبارەکە و ماوەیەکە نمونە لە ڕووبارەکە وەرەگرین بۆمان دەرکەوتووە کە کواڵیتی ڕووبارەکە بەرەو باشیە چێ و ئەمە کاریگەری خۆی ئەبێ بە تایبەتی لەسەر سیستمی ژینگە هەروەها لەسەر تەندروستی هاوڵاتیانیش. ڕووباری سیروان کە لەلایەن کارگەکانەوە سروشتەکەی شێوێنرا بوو. جگە لەوەی ناوچەیەکی گەشتیاریە، سەرچاوەی ئاوی چەندین ناوچەی عێراق و هەرێمیشە. لە دەربەنی خانەوە هەتاوەکو خواروی کوڵەجۆ ئەتوانی بڵێن زیاد لە 7 کارگە لەسەر ئەم ڕووبارە بوو کە ئەمەش بووە هۆی ئەوەی کە ڕێڕەوی ئاوەکە بگۆڕێەوە ژینگەی ڕووبارەکە تێک بدرێت و لە پێناو بەرژەوەندی شخصی و قازانجێکی کەسیدا بەرژەوەندی گشتی کریاوە قوربانی ئەو ئیشوکارانەی خۆیان ئەوش بەهۆی دەهێنانی مادەخامەکان لەم چەمەدەوە جیاکردنەوە دواتر فرۆشتنیان بە هاوڵاتی و بە کۆمپانیەکان. چاوەڕوان دەکرێت ڕێژەی سەوزایی لەسەر ڕووباری سیروان زیاتر بێت و کواڵیتی ئاوەکەشی بگۆڕێت گەر لەلایەن حکوومەتەوە بە پلان کار لەسەر باشترکردنی ژینگەی ڕووبارەکە بکرێت. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، گەرمیان.